ڕێوڕسمی ساڵانەی پیرشالیار لە هەورامان بەڕێوەچوو. زەماوەندی پیرشالیار بۆنەیەکی هەرمانی کوردی. ئەمڕۆ 30 کانونی دووەمی 2025 لە ڕۆژمێری کوردیدا بەرامبەرە بە 12 ڕێبەندان. هەموو ساڵێک و لە 11 و 12 ڕێبەنداندا لە هەورامانی تەختی ڕۆژهەڵاتی کوردستان ڕێوڕسمێک بەڕێوە دەچێت کە بە زەماوەن و پیری یان ڕێوڕسمی پیرشالیار بەناوبانگە. هەموو ساڵێک لە هەورامانی تەخت لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەم ڕێوڕسمە بەڕێوە دەچێت کە هەزاران کەس نەک تەنیا لە شارەکانی کوردستان بەڵکو لە زۆربەی شارەکانی ئێران و زۆر جاریش گەشتیار لە وڵاتانی بیانیەوە لە بۆنەکەدا بەشدار دەبن. لە ئێستادا زەماوەندی پیرشالیار بۆتە یەکێک لە سەرنجڕاکێشترین و جیاوازترین بۆنە و ڕێوڕسمەکانی کوردستان کە هەموو ساڵێک بە گرنگیەکی تایبەتەوە لی دەڕوانرێت. زۆر جار ئەوەندە خەڵک لە ئاهەنگەکەدا ئامادە دەبن کە ئیتر جێگایەک بۆ سیرکردنی ڕێوڕسمەکە نامێنێتەوە. جیا لە کەش و سروشتی شاخاوی و تایبەتی هەورامان بۆنە مێژوویەکەش کە زۆر جاران وەکو ئەفسانەیەکیش گرنگی هەیە هۆکارێکی سەرەکی بەشداری خەڵکی ئێران و وڵاتانی دیکەی جیهانە. هەورامیەکان لەم بۆنەیەدا بە قوربانیکردن و پێشوازی لە میوانەکان ڕێوڕسمەکە بەڕێوە دەبن و هەموو ساڵێک گەرمتر لە ساڵی پێشوو توانایی خۆیان بۆ ئەم بۆنە گرنگە تەرخان دەکەن. زەماوەن و پیریان زەماوەندی پیرشالیار جەژنێکی کۆنی کوردەواریە و بەپێی سەرچاوە مێژوویەکان مێژووەکەی دەگەڕێتەوە بۆ پێش سەرهەڵدانی ئیسلام. هەرچەندە بۆچوونی جیاواز هەیە لەسەر ئەوەی ئایا پیرشالیار موسڵمان بووە یان نا، بەڵام کۆنترین بۆچوونەکان ئەوە دەردەخەن کە پیرشالیار پیاوێکی زانا و یەکێک لە گەورەکانی ئاینی زەرتەشتی بووە. بۆیە لای خەڵکی ناوچەکە و بە تایبەت هەورامانی تەخت ڕێزێکی تایبەتی هەبوو و خۆشویستراو بووە. بۆچوونێکی دیکەش لەم بارەیەوە هەیە کە دەڵێت پیرشالیار موسڵمان بووە و کەسێکی چاکەکار و بەڕەوشت و دیندار بووە، چ لە خانەی هەبوو و چلەی کێشاوە، دەروێش بووە و زیکری خودای هەمیشە لەسەر زمان بووە. هەرچەندە لەم بارەیەوە تا ڕادەیەکی کەم ناکۆکی هەیە، بەڵام لە ئێستادا خەڵکی هەورامان هەموو ساڵێک بە زیکر و شعر و سرودی ئاینی تایبەتەوە ئەم بۆنەیە بەڕێوە دەبن. بەپێی دەق و بەڵگە مێژوویەکان مێژوونووسان زەماوەندی پیرشالیار دەگێڕنەوە بۆ هاوسەرگیری پیرشالیار لەگەڵ شازادەی بوخارا کە هەموو ساڵێک هەورامیەکان بە شعر و گۆرانی و هەڵپەڕکێ و دەفلێدان و سرودە ئاینیەکان یادی زەماوەندی پیرشالیار دەکەنەوە. هەموو خەڵکی هەورامان بەیەکەوە بۆ 2 ڕۆژی بەردەوام لە کاتژمێر 8 بەیانیەوە قوربانی دەکەن و خواردنی تایبەت دروست دەکەن، بەسەر یەکتردا دەیبەخشنەوە و پێشوازی لە میوانەکانیش دەکەن. خەڵکی هەورامان بڕوایان وایە هەر ماڵێک بە پێی توانای خۆی شتێک بکاتە قوربانی ئەوە ماڵەکەی پاک و پارێزراو دەبێت. ئێمە لەدوێ نەفەرێن میکەن شتەبکاری شتەبکاری نامێوجە نامێم عەبدەڵڵا عەبدەڵڵا ئەی لا لۆکەی تر نامێشە کامی کامی ئەی بەپێی سەرچاوە مێژوویەکان زەماوەندی پیرشالیار 2 بەشە. بەشی یەکەم لە ناوەڕاستی مانگی ڕێبەندان دەست پێ دەکات و تاوەکو 3 ڕۆژ دەخایەنێت کە بەشداربووان سرود و ئاواز دەخوێنن، نزا و پاڕانەوە دەکەن. ئەمەش هەر لەسەر هەمان باوەڕی زەردەشتە کە بە کرداری باش، وتەی باش و بیری باش جێگربووە و تاکو ئێستاش کە ئاینی ئیسلام لە ناوچەکەدا هەیە هەر ماوەتەوە. بەشی دووەمی ڕێوڕسمەکە 15 مانگی گوڵان واتە مانگی 5 هەموو ساڵێک کە بە بەشی بەهاری ناسراوە و پێی دەوترێت کۆمسا لە پاڵ مەزاری پیرشالیار بەڕێوە دەچێت.
بەشداربوونی ڕێوڕسمەکە بە بەخشینەوەی شیرینی، خواردن و هەروەها قوربانی کردن و هەڵپەرکێ و وتنەوەی ئاواز و سرودی تایبەت لەم ڕۆژەدا یادی زەماوەندی پیر دەکەنەوە. زەماوەندی پیر بۆنەیەکی گرنگی کولتوری و مێژوویە بۆ کورد و جێگای بایەخە. بۆیە ساڵانە لە شار و ناوچە جیاجیاکانی کوردستانەوە خەڵک بە مەبەستی یادکردنەوەی زەماوەندی پیر ڕوو لە هەورامان دەکەن و یادی زەماوەندەکەی دەکەنەوە. هەردوێنێ و ئەمڕۆژ لە هەورامانی تەخت ڕێوڕسمی پیرشالیار بەڕێوەچوو و خەڵکێکی زۆر ئەم زەماوەندەی پیرەکەی هەورامانیان بەرز ڕاگرت. ليكسو عالمي ورجاني هاري اخوان فريا